بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ثم أما بعد، قال الله تعالى في القرآن المجيد: شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. الله سبحانه وتعالى دفرميت إما مانجي رمضان قرآني بيروز ما تيادا بزاندوه إما لچن روشي داهاتو دا دقين بمانيكي پر رحمت أقين با ورزي هالوريني گناها كان أقين با لخوشبونيكي قشتي للان رب العالمين و كخواي پروردگار بانگيش من دكا و او مانگي بيروزو هر بنديك بيه و خواي پروردگار گردني تيدا آزادكا. و پیغمبر اکرم عليه الصلاة والسلام فرمي: إذا جاء رمضان فتح أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين. أفرمي كادك الرمضان دادت خواي پروردگار درگاي بهشت و رحمتي خوي أكاتو بسر بندكانيا و درگاي آقر دوزخ دا أخات و أوجا شيطان كانش أبسيتوا. أما درفتك رب العالمين أيوه كأيمي باوردار و إيماندار بطواوي بقرينوا هروكو چون لبيني نوجكانا لبيني جمعكانا خواي پروردگار گناحكان هل أوريني ليمان خوشبه أما عفواتكي قورتره بشيوازيكي قشتيتر و عامتر خواي پروردگار أيوه لبندكاني خوش ببه. بويا فرصتكي قوريه و سپاس گزارين كخواي پروردگار بمانگين بمانگي پیروزي رمضان. يما پیش مانگي رمضان همو من دعا دكين وقت پیغمبر آسا صلى الله عليه وسلم صحابي آسا دما قلت اللهم بلغنا رمضان خو مانگين بمانگي پیروزي رمضان. ناش زانين اسا بي اگين يا بي ناگين دو سي روجي ماوه چند کس که لم جيانا ناگا بمانگي پیروزي رمضان لواني لدقيقة چنها کس وفابكا بمري ناگا بو مانگا بوي امي يما اساش تمنا بكين بلين اللهم بلغنا رمضان خو مانگين بو مانگي پیروزه كمانگي لخوشبوني خوته كدرگاي رحمتك يتو بسر بندكان دا. بو ابراني بريزم مانگي پیروزي رمضان واتا قرانوي بند صالحكان ايمان داران بولاي خواي پروردگار براستقيني برازگويانه بتوبه كردن باستغفار چون خواي پروردگار بانگ من دكار بيمان دفرمي: يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. أي إيمان داران أم بيامه بو إيمي إيمان داره بو إيمي نيوشكون أهل جمعة وجماعته بو إيمي مسلمانه أفرمي أي إيمان داران كإيمان تاني ناوه توبوا إلى الله بقرنوا بلاي خواي پروردگار بتوبيكي نصوح بتوبيكي راستقينه كات إنسان توبأك أبيت دز برداري همو گناه تاوانه ببي ونشتو سر أو گناهي لبر رضامندي خواي پروردگار دز بگريتو لهمو خراب و خراب كاريه ولبري أو دز كاب چاكو چاك كاري وچاك خوازي. بويا توبه كردن هري أو كسانه نين كلا دروي مزگوتن توبه كردن تنها هي خلق خراب كان نين هي أهلي ديسكو بارو شراب خوركان نين هي حرام خوركان نين. توبه صفات إنسان إيمان داره توبه كردن بو إيميا بو إيما ضرورترو بيوسترك توبه بكين و استغفار بكين و گورن بلاي خواي پروردگار باسيركي قرآني بيروز بكين بزاني چاككاران بزاني پیغمبران سلامي خوايان لبه او پیغمبراني كخواي پروردگار هلي بجاردون بو رينماي كردني بشريت كوحي بو ناردون بزاني چون توبه استغفاريان كردوا. اگر سير بكين آدم عليه السلام كاتك خواي پروردگار لبهشتا جينشيني اكا بلان بأمريكي خواي پروردگار اكا خواي پروردگار
پێی پیشانەدا کە بێ ئەمری کردووە جلەکانی لەبەردا ئەکەنرێ یەکسەر چی ئەکا تەوبە ئەکا واتە ئەگەر گوناهێ تاوانێکمان کرد دنیامان لێ ئاخر نەبێ ئادەم عەلەیهی سەلام پێغەمبەری خوایە لە بەهەشتی خوای پەروەردگارایە گوناه و تاوانیشەکە بەڵام بە دوای گوناحەکە استغفارەکە كل بني آدم خطاء پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەموو بنی ئادەم خەتاکارن گوناهکارن بەڵام باشترین خەتاکاران کێن تەوابون ئەوانەی کە تەوبە و استیغفارەکەن بۆیە ئادەم عەلەیهی سەلام کاتێک کە گوناه و تاوانی کرد دەست بەجێ تەوبە و استیغفاری کرد بە دوای گوناه و تاوانەکەیە فەرمووی قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين خوای گیان ئێمە زوڵممان لە نەفسی خۆمان کرد ئێمە تاوانمان کرد ئەگەر تۆ لێمان خۆش نەبی ئەگەر تۆ عەفومان نەکەی ئێمە ئەچینە ڕێزی خەسارۆمەندەکانەوە کەوابوو هەچ کاتێک کە تاوان و گوناحێکمان کرد ئەبێ دەست بەجێ تەوبەی بەدوادا بکەین نوح عەلەیهی سەلام پێغەمبەران بەردەوام تەوبە و ئیستیغفاریان کردووە ئەفەرمێ وإلا تغفر لي وارحمني وأكن من الخاسرين ئەوش بە هەمان شێوە فەرمێ خوایە گیان ئەگەر لێم خۆش نەبی ئەگەر تەوبە و ئیستیغفارمان لێ وەرنەگری ئەکەوینە ڕێزی خەسارۆمەندانەوە ئیبراهیم عەلەیهی سەلام لە کاتێکا کە لەگەڵ ئیسماعیلی کوڕیا بناغەی کەعبەی شەریف کەعبەی پیرۆز کە هەڵی ئەشنەوە دروستی ئەکەنەوە بەیتی خوای پەروەردگار دروست ئەکەنەوە کە ملیارەها مسلمان تەواف ئەکەن بە دەوریا عیبادەتی تیا ئەکەن لەو کاتەشە داوای تەوبە و ئیستیغفارەکە وتب عەلەینا ئینەکە ئەنتە التەواب الرەحیم خوای گیان داوای تەوبە و ئیستیغفارە لێکن کە لێمان خۆش ببی بۆ خۆ ئەمە پیرۆسترین ماڵی خوا پیرۆسترین شوێنی دروستوە لەسەر زەویە بەڵام يعني إبراهيم الله نوكو كم ترخمي كردوية لو عمليك كردويتي لو كاريك كردويتي بوي كاتك عبادتي يكين طاعتي يكين بالو عبادة طاعته با إما بغران نبين لخمان باي نبين وأن نزان هشمان نيلاوتو إما تواو يكسر كليلي بهش ما بيوشينا بهش توا تناند لدوين وجكان هشمان إما مفروضة استغفر الله بكين سيجا كاتك تواو بنا نوجكان شو دال غير رويشتو حقنا دابا نوجكان لحضوري خواي پروردگاري تو دال غير لا حساب وكسابته پار حسابکردنە بۆیە مەفروزە پێویستە لە دوای عیبادەتەکانیش ئینسانی ئیماندار و باوەڕدار تەوبە و ئیستیغفار بکە یونس عەلەیهی سەلام بە هەمان شێوە کاتێک کە عێراق بەجێ دێڵێ نینەوا بەجێ دێڵێ قەومەکەی بەجێ دێڵێ خوای پەروەردگار تاقی ئەکاتەوە بە بەوەی کە حوتێک هەڵی ئەمەژێەوە چێتە سکی حوتێکەوە لەناو ئەو هەموو تاریکە تەوبە و ئیستیغفارەکە ئاڵێکی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين تاکو تەنهایی بۆ خوای پەروەردگارە تەنها خوا بە حەق شایستەی پەرستنە و ئەوجا پاک و بێگەردی بۆ خوای پەروەردگار ئەوجا ئاڵێ خوایە گیان تەوبە و ئیستیغفارەکەین و داوای پەشیمانە بمەوە داوای لێخۆشبوونەکەم بۆیە یعنی سیر بکەین پێغەمبەران هەمویان بەم شێوازە ژیاون بەم شێوازە عیبادەتیان لە حزوری خوای پەروەردگارا کردووە موسی عەلەیهی سەلام ئەفەرمێ قال ربي إني ظلمت نفسي فاغفر لي خوایە گیان ئێمە زوڵممان لە نەفسی خۆمان کردووە لێمان خۆش ببی پیغمبری اکرم علیه الصلاة والسلام خیر البشر افرمی توبه بکن یا ایها الناس عنیکی هیا چند گناه و تاوانکان زور بن رحمی خوای پروردگار گەورەتر و فراوانترە خوای پروردگار فەرمێ رحمتی وسعت كل شيء رحمتی خوای پروردگار هەموو شتێ ئەگرێتەوە بۆیە بە قیاسی عەقلی خۆمان بیر نەکەینەوە کەسێک گوناهبار و تاوانکارە کەسێک تا ئێستا لە حرامە ژیاوە حرام ئەخوا حرام ئەنجامەدات والله توبه بکە خوای پەروەردگار لێ خۆشە بێت چونکە خوای پەروەردگار بەڵێنی خۆیەتی ڕەحمی خوای پەروەردگار هەموو شتێ ئەگرێتەوە بە تایبەتی لەم مانگەیە وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەچ کەسێ بە ئیمانەوە تەنها بۆ خوای پەروەردگار بە ڕۆژوو بێ و چاوەڕوانی ئەجر و پاداش لە ڕەب العالەمین بکە ئللا خوای پەروەردگار لە هەرچی گوناهی پێشووی هەیە خۆش ئەبێ سەیری ئەم مژدەیە ئەگەر لە ژیانی دنیامانە کەسێکمان گرفتێکمان هەبێ کەسێ مژدەیەکمان پێ بدا بڵێ گرفتەکەت حەل ئەبێ تۆ زیندانەکەت 10 ساڵەوە عەفوێکی عامات و ئازادەکرێی تۆ ئیقامەکە وەرەگری تۆ کێشە و مەشاکیلی خێزانیتە لە کۆڵتە بێتەوە لە مەدرسە و جامیعەکەت ناجیحە بی کەسێ ئەم مژدەی پێ بدا خوا چەند خۆشحاڵە بی چەند بەختەوەرە بی دەی ئێستا ئەم مژدەی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمێ هەموو گوناحەکان خوای پەروەردگار لێتان خۆشە بێ و خوای پەروەردگار خۆشی لە قورئانی پیرۆزا فەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أفرمي أي أو كسانك خطان بجناح بار وتاوان كاركي زور أزانا أم آية لسر وحشي دا بزكاتك إمام حمزة إمام بيغمبري صلى الله عليه وسلم غزاي أحدا كشهيدك دواي أو وحشي
توبه ئەکات و ئەگەڕێتەوە و جواب ئەنێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ ئەمەوێ مسلمان بم ئایا خوا لە گوناحم خۆشە بێ ئەو تاوانە گەورەی من کردومە خوای پەروەردگارم ئاەتەدا ئابەزێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر پێی ناخۆش بوو کە حەمزە مامی بوو هەم پشت و پەناشی بوو لەو سەردەمەیە کاتێک کە شەهیدە بێ زۆر پێی بێتاقەتە بێ خوای پەروەردگار لە حەوتەبەقی ئاسمانەوە ئاەتە نێرێتە خوارە فەرمێ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئەو عەبد و بەندانەی کە خۆیان بە گوناهبارێکی زۆر ئەزانن لا تقنطوا من رحمة الله با لە ڕەحمی خوا بێئومێد نەبن ڕەحمی خوای پەروەردگار هەموو شتێ ئەگرێتەوە واتە لە وەحشیش خۆشە بێ لەو کەسانی ترش خۆشە بێ کە گوناه و تاوانی زیاتریان هەیە خالیدی کوڕی وەلید چەندێ لە غەزای ئوحودا چەندە مسلمانەکانی تێشکان چەندێ سەحابیش هەفتا سەحابی شەهید بوون لە غەزای ئوحودا ئیمامی عومەر کاتێک کە بێتاقەتە بێت و ڕائە بێ لە ناو مەکەیە ئەڵێ ئەم دینەی محەممەد فەوزای ناوەتەوە ژیانمان ناخۆش بە هەموو باس بووە باسی محەممەدە شمشێرەکەی هەڵەگرێ لە چم محەممەدە کوژم بەڵام لە ڕێگە حەدەسێکی بەسەرا دێ و لێرە یەکسەر ئەگۆڕێ ئیمامی عومەر ئەچێ شەهادەت دێنێ یعنی ئیمامی عومەر کەسێک ئەچێ بۆ کوشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام لەوێ ئەچێ بۆ لای پێغەمبەری خوا شەهادەت دێنێ مسلمانە بێ یعنی ئێمە نابێ کەسێک گوناحبار و تاوانبار بوو بە قیاسی عقلی خۆمان لێکی دوێنە بڵێن کاکە ئەم هەم گوناه و تاوانەی کردو خوا چۆن لێی خۆشە بێ دەی ئەمانە هەمووی کیباری سەحابین ئیمامی عومەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وا زاڵ بووە بەسەر نەفسی خۆیە ئیمانەکەی ئەوەنە بە قوت و دامەزراوە لە شوێنێکەوە بڕوا لە ڕێگەیەکەوە بڕوا شەیتان لە ڕێگەیەکی ترەوە ئەڕوا ئەو عومەرەی کە ئەچێ بۆ کوشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە برانی بەڕێزم واللهی گوناحی تاوانی کەسمان بەقەدەر کوشتنی ئیمامی حەمزە گەورە نییە بەقەدەر ئەو تاوانانە گەورە نین کە سەحابی شەهید بکەی هەمومان ئەو حەدیسەمان بیستووە کە کەسێ 100 کەس ئەکوژێ بەڵام خوای پەروەردگار لە ئاخیرا لێی خۆشە بێ کەسێکی زانی هەموو ژیانی زیناکە بەڵام کاتێ لە ئاخری تەمەنیا تۆبە ئەکا خوای پەروەردگار لێی خۆشە بێ بۆی خوای پەروەردگار تاکید دەکاتەوە فەرمێ إن الله يغفر الذنوب جميعا دڵنیا بن خوای پەروەردگار لە هەموو گوناه و تاوانەکانتان خۆشە بێ إنه هو الغفور الرحيم بەڕاستی خوای پەروەردگار بەخشندە و لێخۆشبوو میهرەبانە بۆیە با ئێمە بە گوناهی خۆمان چەندە زۆر بێ ڕەحمی خوای پەروەردگار زۆرترە وەک ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ کە ئەیفەرموو خوایەگیان ئەگەر عومەر شمولی ڕەحمی تۆ ناکە ئەوەنە گوناهبار و تاوانکارە بەڵام ڕەحمی تۆ فراوانە و شمولی عومەرەکە خوایە ڕەحم بە عومەر بکەی ئێمەش بەو نەزرەوە ئێمەش بەو یەقینەوە گومانی باشمان هەبێ بە ڕەحمی خوای پەروەردگار کە ئیلا خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش ئەبێ وخوا سبحانه وتعالى لآيات كثيرة أفرمي إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات يعني سيري أو مجد خوشا سر الرأي أوهم خراب وخرابكاري أجر جنجي كردبيتي همو جياني زيناي كردبي همو جياني لقمار خانابو بي همو جياني شراب خوادن آلودي مشروبو هرچي داو درمان أواني كإنسان بيهوشكا مادي مخدير هي بو بي همو جياني خرابه بو بي بلام اگر توبه کرد اگر استغفاری کرد نک خوای پروردگار تنها لی خوش به خوای پروردگار فرمه یبدل الله سیئاتهم حسنات او خرابانی او دیسکو بار و مشروب خواردن و خرابکاری لدرو کردویتی هەمووی بۆیە بێ بەچاکە ڕەحمی خوای پەروەردگارە بۆیە ئێمە جاری وایە کەسێ بینین لە مزگەوتە دۆستێ برایە عەزیزێکە بینین لە خراپا بووە دەستی بگرین ئەگەر هاتە مزگەوت تعلیقی لێ نەدەین تانەی لێ نەدەین نەبینە هۆکاری پەشیمان بوونەوەی چەنا خەڵک هاتەوە بۆ مزگەوت خەڵک گاڵتەی پێکەوە فڵان کەسی مەشروب خۆرە فڵان کەسی دەرمان فرۆشە چۆن ئەمە هاتۆ بۆ مزگەوت برای بەڕێزم ئەگەر ناتوانین بین بە هۆکاری هیدایەتی خەڵکی ڕەحمەتی خواتان لێ بێ با خەڵکی سار نەکەینەوە چونکە بەهەشت و جەهەنەم بەدەست ئێمە نییە ئێمە تەنها هەوڵی بۆ ئەدەین و کلیلی بەهەشت و جەهەنەم لە لای خوای پەروەردگارە هەچ کەسی بیوێ خاتە بەهەشت و کەسی بیوێ خاتە جەهەنەم ئێمە ناتوانین حکم بکەین لە قەزاوت بکەین لە بەهەشت و جەهەنەمە ئێمە تەنها ڕێگە ڕاستەکەی پیشانی خەڵکی ئەدەین بۆیە ئەم حکمانە لە لای خوای سبحانه وتعالى خۆمان نەکەین بە خازنی بەهەشت و جەهەنەم ئەوەی بە قسەی ئێمەی کردو لەگەڵ ئێمە بوو ئەوە بەهەشتیە و فیرقەی ناجیە ئەوی ترشی بە پێشەوانەوە بۆ جەهەنەمە نا والله ئاگامان لە خۆمان نەبێ شەیتان هەتا سەرمەرگیش لەگەڵمانایە هەتا سەرمەرگیش ڕۆح لە جەسەد دەرەچێ بێ ئاگادار بی نەخەڵەتی شەیتان لە خشتت نەبا تووشی گوناه و تاوان نەبی بۆیە هەر گوناه و تاوانێکمان کرد إلا توبه استغفار في خوای پەروەردگار لێمان خۆشە بێ هەچ کەسێکش تاوان و گوناهی کرد دەستی بگرە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کێ ئەتوانێ بچێ لە چاخانەکان لە کافتریا و لە باڕەکان بچێ دەستی گەنجێ بگرێ بڵێ ڕەمەزانە تەوبە بکە استغفار بکە بگەڕێرەوە بەلای خوای پەروەردگار تاکەی ناگەڕێیتەوە تاکەی لە گوناه و تاوانە ئاژی ئەم گەنجە ئامادەیە فیترەتێکی پاکی هەیە بەس ئەوەندەی پێویستە کە من و تۆ قسەی خێری بۆ بکەین من و تۆ دەستی بگرین بینین بۆ ناو مزگەوت
بۆیە هەوڵ بدەین بابینە هۆکاری هیدایەتی خەڵکی ئەگەر نەشماتوانی خوابا نەبینە مانعی هیدایەتی خەڵکی کەسێک هات بە خۆشحاڵیەوە سەلامی لێ بکەین ئەم لاولای ماچ بکەین دەست بکەینە ملی باوشی لێ بدەین قسەی خێری بۆ بکەین ممکنە ئەو پێش بن و تۆ بچێتە بەهەشتەوە بە گوناه و تاوان نێبرای بەڕێزم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو جارێ فەرمووی کردەوە باشەکانمان بکەیتە ئاخری تەمەنمانەوە بۆیە ئێمە شەڵێن خوایان کردەوە باشەکان بکەیتە ئاخری تەمەنمانەوە یا ڕەبی خوا هیدایەتی گەنجەکانمان بدەی بە تابەتی ئەوانەی کە لایەنداوە لە ڕێگەی ڕاست خوایان بیانتە سەر ڕێگەی ڕاست اللهم آمین لە حەدیثێکی قودسیە خوای پەروەردگار فەرمێ یا عیبادی إنكم تخطئون بالليل والنهار أي بندكانم أي عبدكانم أواني كبا تاوانكن گناهكن هم بشو هم بروش بزانا گناه بارو تاوانكار هم بروش هم بشو كگناهك وأنا أغفر الذنوب جميعا بزانا كمن لهمو گناه تاوانكان تان خوش بم فاستغفروني أغفر لكم استغفار بكن توبو استغفار كن بقرينوا إلا خوي فرقال لهم گناه كان خوش به بشو بروش گناه تاوان بكي إلا خوي فرقال لگناه تاوانكان خوش أبي سير بكين شي حسني بسير رضاي خوای لێبێ دراوسەیەکیان هەیە دراوسەیەکی ئاگرپەرست ناوی شەمعونە لە نزیکی نەخۆشە لە سەرەمبەرگایە شی حەسەنی بەسیر ڕزای خوای لێبێ ئەچێ بۆ لای ئەڵێ بۆ موسڵمان نابی بۆ شایەتومان ناهێنی تۆ ژیانت تەواو کرد 70 ساڵەوە تەمەنت بەرەو کۆتایی ئەڕوا ئەوش هەندێک گلێ و گازنتە ئەکا لە موسڵمانان کە کار و ئەفکاری کار و ئاکاری خراپیان هەیە ئەڵێ بەڵام ئەوان موسڵمانن لە هەر حاڵەتی تەوبە بکەن ئەچنە بەهەشتەوە بەڵام تۆ ئاگرپەرستی ئەگەر تەوبە نەکەی بەهەشت بۆ تۆ نییە بۆیە قەناعەتی پێ ئەکا مسلمانە بێ ئەڵێ بەڵام پێش ئەوەی کە ئیمان بێنم مسلمان بم ئەی حەسەن من داوایەکم هەیە لە تۆ کاتێکە من مردم ئەبی بە شاهید بۆم کە خوا لێم خۆشە بێ کە من 70 ساڵ ئاگرپەرستم تا ئێستا سوژدەیەکم بۆ خوا نەبردووە شی حەسەنی بەرسریش ڕزای خوای لێبێ بە حکمەتی خۆی فەرمێ بەڵێ من شاهدم تۆ تەوبە بکە خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانە خۆشە بێ ئەڵێ باشە نامەیەکم بۆ بنووسە حەسەنی بەسری خوای لێ ڕازی بە نامەیەکی بۆ نووسێ من حەسەنی بەسری ئەوە شاهدم کە شەمعون تەوبە ئەکات و لەسەر ئەو تەوبەی خوا لێ خۆشە بێ ئەڵێ باشە وەسیەتەکە کە مردم ئەم نامەی بخەنە ناو تابوتەکەەوە بیخەنە قەبرەکەەوە لەگەڵ ما ئەیبم بۆ حزوری خوای پەروەردگار بۆ عەرشی خوا لەم ئەوە حەسەن شاهیدە خوا لێم خۆشە بێ ئەو کابرا شەمعون بەو نەخۆشینە هەڵناسێتەوە وەفاتەکە وەسیەتەکەی جێبەجێ ئەکەن ئەو شەوەی کە ئەیکەنە قەبرەوە ئەی نێژن شی حەسەنی بەسری خەوی لێ ناکەوێ بێ تاقەت ئەڵێ ئەی حەسەن لۆمەی نەفسی خۆیەکە تۆ کی ئەڵێ خوا ڕەحم بە خۆتەکە کی ئەڵێ تۆ خۆت ئەچیتە بەهەشتەوە ئێستا بە تەمای بە نامەیەکی تۆ کەسێ بچێتە بەهەشتەوە لۆمەی نەفسی خۆیەکە زۆر بێ تاقەتە بەم لۆمەکردنی نەفسی خۆی خەوی لێ ئەکەوێ لە خەویا شەمعون نەبینێ ئەو کەسەکە 70 ساڵە ئاگرە پەرسێ ئەڵێ شەمعون نەبینێ شەمعون وەزع چۆنە ئەڵێ واللهی حەسەن لێم مەپرسە واللهی زۆر وەزعم باشە الحەمدولله خوا لێم خۆش بووە لە بەهەشتی خوای پەروەردگارم ئیشم بە نامەکەی تۆش نەماوە شی حەسەنی بەسری لە خەو ڕائەچەڵەکێ یەکسەر دەستنوێژی ئەگرێ و سوژدەی شوکرە بە دوور کارنوێژی شوکرەکە ئەڵێ خوایەکیان تۆیەکی ڕەحمان و ڕەحیم لە عەبدێکی 70 ساڵ ئاگر پەرست خۆشبی ئەی چۆن لە بەندەیەکی 70 ساڵ کە تۆ بپەرسی لێی خۆش نابی بۆ ئومێدەوە ئێمە یەقینمان هەبێ خوای پەروەردگار لێمان خۆشە بێت چەنە گوناه و تاوانەکانمان زۆر بن دڵنیا بن کە خوای پەروەردگار لێمان خۆشە بێ و بەرنامەیەکەیە لە کەناڵ عەرەبیەکان بەڕێزان خۆشەویست ئەمە کۆمەڵە نمونەن حەزەکەم بزانی تێ بفکرین بزانی گوناه و تاوانی ئێمە لە چه ئاستێکایە لەگەڵ تاوانی ئەمانە و خوای پەروەردگار چۆن لێیان خۆشە بێ لەم بەرنامەیە گەنجێ دێنن هەردوو دەستی بڕاوە باوشی لەلایەکی ترەوە دانشاندۆ نازانێت کوڕەکەی خۆیاتەوە بەرنامەکە باسی چیرۆکی خۆیەکە ئەم گەنجە کەسێکی خراپەکار بووە خوڵقەتێکی زۆر خراپی تیاوە کە دزی کردووە کەسێکی دزە باوکی لە ماڵەوە ئەی بەسێتەوە تەعزیبی ئەدا لێی ئەدا ئیسفادەی نییە هەر دەرگای لێ کاتەوە ئەچێ بۆ دزیکردن باوکی وای لێ دێ ناچارە بێ حاشای لێ ئەکای کاتە دەرەوە لە ماڵ و حاشای لێ ئەکای تر کوڕ ئەڕواتە دەرەوە ئەڕوا بەڕێی ژیانی خۆیەوە بەڵام کاتێک کە بیرە کاتەوە شتێکی خراپی کردەوە کاتێک کە بیرە کاتەوە باوکێکی چاک و باش و مؤەزینی هەیە کە مسلمانە دیندارێکی ڕاستەقینێ ئەمیش هەرکی دزیکردنە دێ ئەچێ حکمی ئیسلام بەسەر خۆیان تەطبیقەکە دەستی خۆی ئەبڕێ دەستی ڕاستی خۆی ئەبڕێ ئەو دەستی کە دزی پێ کردووە بەڵحاڵ فترێکی بەسەر ئاشێ ناتوانێ واز لە دزیکردنەکە بێنێ بڕیارەدا دەستەکەی ترشی ببڕێ
ئەچێ لای سکەیەکی قیتار دەستی لەسەر سکەی قیتارەکە دانێ قیتار دێ بەسەر دەستیادا ئەو دەستەشێ قرتێ ئەم گەنجە بە دوو دەستی قرتاوە دێ بۆ ئەو بەرنامەیە لەوێ لەگەڵ باوکی ئاشنا بن بە یەکتری و تەوبە و ئیستیغفارەکات و ئەڵێ باوکە تۆش شاهید بە کە من تەوبەیەکی نەسوحم کردووە و واز لە هەموو گوناه و تاوانەکانم هێناوە. برای بەڕێزم ئێمە ناڕێین دەستی خۆمان ببڕین بەس خوا با ڕزقی حرامی خۆمان ببڕین با نانی حرامی خۆمان ببڕین ئەو ڕزق و ڕۆزەی کە حرامە با نەیکەن بە قوتی ڕۆژانی ماڵ و مناڵمان چونکە وەڵڵاهی ئەوەی حرام بخوا بەس ئاگرە ئەو جەستە ئەتوێنێتەوە هیچ شتێکی تر لەوە باشتر نییە بۆی کە خوای پڕای عقوبەی ئەدا بە ئاگر با خۆمان و ماڵ و مناڵمان بە حرام جۆش نەکەین. ئێمە کە ناتوانین دەستی خۆمان ببڕین وەڵڵاهی ئەتوانین دەست نەبین بۆ حرام ئەتوانین دەستمان کورتکەینەوە لە بۆ دەستێنانی ماڵی حرامە بە حەڵال بخۆین حەڵال خۆر بین چونکە بەڕاستی تەقوا دینداری تەنها نوێژ و ڕۆژوو نییە. ڕەحمەتی خوا هەوڵ بدەین ئەو هەلانە بخۆزینەوە بکەوینە ژێر ڕەحمەتی خوای پەروەردگار ببین بەو بەندە ساڵحانەی کە لەم مانگەیە خوای پەروەردگار گردنمان ئازادەکا داواکەین لە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە یا ڕەبی خوای مانگەینی بە مانگی پیرۆزی ڕەمەزان یا ربی خوای طاعت و عبادتمان لێ قبول بکەی یا ربی خوای اصلاحی حالمان بکەی هدایەتی گەنجەکانمان بدەی استغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله ثم الحمد لله. الله سبحانه وتعالى لحديثك قدسية كبيغمبري خواه صلى الله عليه وسلم بما نقرأته وفرميت يقول الله عز وجل خوای پەروەردگارە فەرمێ وعزتي وجلالي خوای پەروەردگار بە جەلالەت و بە عیزەتی خۆی سوێنەخوا بۆ ئەوی کە تەئکید بین خوای پەروەردگار بۆ دڵنیابوونەوە لە دوای ئەو قسانەی کە ئەیکا بۆیە زۆر گرنگە کە ئاگامان لێ بێ کاتێک خوای پەروەردگار سوێنەخوا. لا أجمع على عبدي خوفين خوای پەروەردگارە فەرمێ لە هیچ عەبدێکما دوو جار ترس کۆ ناکەمەوە واتە هیچ بەندەیەک دوو جار ناترسێنم. إذا أمنني في الدنيا أخفته يوم القيامة أفرمي هش كسي كلا دنيا أمين بو لدنيا أمين بو واتا رول أخوان بو خواي نفرس أغايل خوان بو أغايل قيامتي خوي نبو إلا خواي برغار فرمي لروج قيامتها يترسينم كابو أو كساني كناترسن لخشمي خوا لدى صلاة خوا حكمي خوا جيب جناكن إلا خواي برغار لروج قيامتها يترسينه يترسينه بو محكمة عدليك أيكاد بجزاء أو خرافاني كردوان أيداتوا وإذا خافني في الدنيا أمنته يوم القيامة بلام أوانيك أترسن أوانيك التقوى إخوان هي أوانيك الأخوة أترسن إلا أخوة فرقار فرمي أمين أنا كم لروج قيامتها كوابو يعني إما بين بيشاي خومان براني برازم چند لجيانا خوش بخت بين بختور بين أو خوش گزراني الدنيا كهمانا ودسي بينين بەڵام ئەگەر خۆفی خوامان نەبوو هەوڵمان بۆ قیامەتی خۆمان نەدا دین و بیر و باوەڕی خۆمان ئاگالێ نەبوو لەوانەیە فترێکی کاتی چەند ساڵێک ئەو تەمەنی خوا پێداوین کە نازانین کەی کۆتایی پێدێ بە یعنی خۆشیێکی کاتی بەدەست بێنین بەڵام وەڵڵاهی هەر لە کاتی ئەوەی کە سەرەمەرگە هەر لەو